او رقريكي اهدنا الصراط المستقيم هدايات ما بين ما خيت الصر راسك شو رقيك الصراط المستقيم شيء ما بس ما في شيء بس لو اهم دعاء داوي شيء دعاءك اخوي قربوا هبجادين هم الرش حفظ انا جال نوجه فرض كان دوباري كينو علي اخوي ما خيت الصر راس سباس سايشي پروردگار ما كرت تبرا ما لهم دفلا داري كر خو ما تسليم بذاتي الله كرت اینجا داواکاری كمان شيء خوي جورا فرمي ولي عبدي ما سأل عبدك شم داوي تشيكا بي أدم شو كبير وصل سنة فرمي كاتك أفرمي عبدك قال مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين كاتك قال إياك نعبد وإياك نستعين قال هذا بيني وبين عبدي ولي عبدي ما سأل پروردگار خوي جورا عليه أما بيني منو عبدك ما أما علاقي بيني منو عبدك ما دام عبدك أم علاقي دام زران شسباني لبيني منو خويا علاقي عبداتي وخواتي الشر بأيش داويت شكاله من بيمه اما حديثه كيف يغمر صلى الله عليه وسلم لذاتي الله بما نجرته قال منيش اوي داوي كر ايبه داوا كاريكي يمشيها اهدنا الصراط المستقيم خوا هدايات من بيبو رقي راس باش كامير رقي راس حمو كذب سرزدي اخوي براس زانت برسيال هاج كسيقكي رقاكي خوي بي راس خلقي كي بي غلط اجا خوي تبارك وتعالى بقسي هوا وآرزوي خلقي بكدايا ولو اتبع الحق أهواءهم أجر ذاتي حق تعالى شو الهوا وآرزوي خلق كوتالا فسدت السماوات والأرض فسدت الأرض تعبد سرزي همي فاسد أبو أرض عثمان همي تيجتشو أجر دين بآرزوي خومان بواي وبسليقي خومان بواي شان عقل هي لم الدنيا بواي أو قديني شهدت بۆی کە خۆی گەورە ئەمەمان بۆ تەرک ناکات بۆمان بەجێنیاڵی هەکرد و بە ئارزوی خۆی بڵێ کامە ڕێگەی ڕاستە چونکە هەموو کەس خۆی بە عەقڵ و بۆ دانێکە لەسەر ڕێگەی ڕاستە لەسەر ئەرزە بۆیە کە فەرمی اهدنا الصراط المستقيم کاتێک کە تۆ وا ئەڵەیت بۆ شەڕوو نەکاتەوە کامە الصراط المستقيمە ئەفەرمی الصراط المستقيم چییە صراط الذين أنعمت عليهم ڕێگەی ئەو کەسانی کە خۆت نیعمەتە ڕشتۆ بەسەریانە نعمەتەکانی و ڕۆزەکانی خۆتە ڕشتۆ بەسەریانە تۆ هیدایەتت داون تۆ ڕێگاکە و پیشان ناون ئەو ڕێگەی کە تۆ ئەزانی ڕاستە نەک منێکی کوێر کە هیچ نابینم نازانم سبەی لێ چیم بەسەر دێت نازانم چی ضرورە بۆ من کۆمپانیایەکە کە ئەم سەعاتە دروست دەکات سەعاتێکی وەکو خۆی توانێ ئەم سەعاتە چاکاتەوە کە شکایە و کۆمپانیا و مهندسەی کە دروستی کردوون بەشەرەکان ناتوانن ڕێگە بۆ یەکتردانێن ئەو خالقەی کە هەمیانی دروست کردووە ئەوە توانێن ڕێنیشان دەریان بێت ڕێگاکەی ئەو پیشانمان بە ئەوە ڕێگەی ڕاستە نەک کەسانێکی وەکو خۆمان کە لە گۆشت و خوێن و ئێفقان پێکهاتون کۆمەڵی عەواطیفە تووڕە بێ غەڵەت قەرارەیە دڵی خۆش بێ زیاد لە حەقە غەڵەت قەرارەیە سەرخۆش بێ غەڵەت قەرارەیە برسی بێ غەڵەت قەرارەیە زیاد تێر بێ غەڵەت قەرارەیە نەک ئەوانە بێنم بەخوا بیکەم بەخوا بەسەر خۆم و ڕێگەی ئەوان هەڵبژێ بوو بیکەم بە ڕێگەی خۆم ڕێگەی ڕاستە و ڕێگەی کە خوا بشانی عەبدەکانی بە ئەو ئێمەی دروست کردو ئەو زانێ بۆچی دروستی کردوین و بۆ هێناوینەتە سەرزەوی و بەرەو کێژەمان بات لەبەرەوە اهدنا الصراط المستقيم خوای ما خیت سر ڕێگەی ڕاست ڕێگەی ڕاستیش کامێ صراط الذين أنعمت عليهم ڕێگەی ئەوانەی کە خۆت نیعمەتی بەسەرا ڕشتوون جا سبحان الله کە لە صفەتە جوانەکانی قورئانەوەی قورئان يفسر بعضه بعضا قورئان خۆی تەفسیرەکە هەنگێ لە قورئان هەنگێکی تری تەفسیرەکات لە سوورەتی نیساء خوا بۆمان باس دەکات ئەوانەی کە نیعمەتی خۆی ڕشتۆ بەسەریانە کێن ڕێگەی ئەوانە کامەیە خوای ما خیت ڕێگەی سەر ڕێگەی ئەوانەی کە نیعمەتی خۆی ڕشتۆ بەسەریانە کێن و کەسانی کە خوا نیعمەتی خۆی ڕشتۆ بەسەریانە أفرمي أولئك الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا أفرمي أو كسانا كإخواني عمتي رشتو بسريانا لبيغمرة كان صلاة والسلام إخوانا سلبي صديقة كان كشون كوتي بيغمرة كان أو أنا كدفاعي على ديني بيغمرة كان كدوا أولياء كان إخوان باشان شهيدة كان باشان بيال صالح وشاك كان فمي أمانا أواني كإخواني عمتي رشتو بسريانا رقي راز رقي أمانا رقي بيغمرانا نقرقي وكفاني كإخوان بناو بفيل سوف وبعالم ذان للدنيايا أو قصد ذانك بو خلق بو ملتكاني أكن لصيا دوي لأخوانا تطبيقنا أكن هل قصي الذوب بنام بركاني أكن تاكا كثاني كرقي راسي أمشاني مروفاتيا بين سرزويا بيغمران وشوكوتي بيغمركان الصلاة والسلام إخوان للسربيت لبروا رقي أواني كإخواي قولني عمتي رشتو بسريانا رقي كي رقي بيغمرانا صلاة والسلام إخوان للسربيت صراط الذين أنعمت عليهم خويا ما قد صرقي واني كنعمتي خوت رشتو بسريانا
ڕێگەی پێغەمبەرانیش لە گیرفانی خۆیان دەریان نێنەوە هەمووی وحی ئیلاهی و پەیامی خوایی بۆ کە بۆیان هاتووە خوا ڕێگەی پیشانان و توێتی ئەمە حرام و ئەوە حەڵاڵە ئەمە ڕێگەی چاکە و بە ڕەزامەندی خواتان ئەگەێنێ لە دنیاشە سوودی لێبین و قیامەتی ڕسووری دیوانی خوان ئەمەش ڕێگەی خراپە لە دنیای زەرەرمەنگیژە بن و خەجاڵەتی دیوانی خواژە بن لە قیامەت خوایە ئێمەش داوا لێکینەڵی ئیدینە الصراط المستقیم ماخێتە سەر ڕێگەی ڕاست کام ڕێگا ڕێگەی ئەوانەی کە نیعمەتی خۆتێ بەسەرا ڕۆشتون لە پێغەمبەران و شەهیدان و صدیقین و پیاوچاکان غیر المغضوب عليهم خوایە نەماخێتە سەر ڕێگەی ئەوانەی کە غەضەب لێگرتوون ولا الضالین نەک ڕێگەی ئەوانەشی کە گومڕاو کردوون خوایە ماخێتە سەر ڕێگەی ڕاست ڕێگەی ئەوانەی نیعمەتی خۆتە ڕۆشتۆ بەسەریانە نەماخێتە سەر ڕێگەی ئەوانەی کە غەضەب لێگرتوون قەهر و خەشمی خۆتە لێگرتوون نەماخێتە سەر ڕێگەی ئەوانەش کە گومڕابوون دوو دەستەی جیاوازن لە بەرامبەر ئەهلی ئیمان و ئەوانەی کە خوا نیعمەتی پێڕۆشتوون دوو تاقمیکە هەیە تاقمێکیان مەغضوبین عەلەیهیم خوا غەضەبی لێگرتوون تاقمێکی کەش خوا گومڕای کردوون مەغضوبین عەلەیهیم کێم و گومڕاکان چێن ئەوانەی کە خوا غەضەبی لێگرتوون ئەو کەسانن کە سوور ئەزانن حەق کامەیە کە باش ئەزانن ڕێگە ڕاستەکە کامەیە ڕێگەی پێغەمبەران و ڕێگەی ئیسلامەتی کامەیە ڕێگەی بەهەشت کامەیە و خوا چی پێخۆشە کەچی لەگەڵەوەیە شوێنی ناکەون اعترافی پێ ناکەن هەچ کەسێ حەقی زانی و بە ئەنقەس شوێنی نەکەوت ئەوە لای خوا ئەو کەسێک کە خوا غەضەبی لێگرتووە گومڕاکانیش ئەوانن کە سەریان لێشەوە نازانێت کامە ڕێگە ڕاستەکەیە کاتە دوو نوع لە سەر لێشەوەمان هەیە ئەوەی کە سەری لێشەوە ڕێگە ڕاستەکەی لێون بووە لەگەڵ کەسانێک لەوان خراپتر ڕێگەکەش ئەزانن ئەو دینە حەقا ئەزانن ئیسلام بەرنامەیەکی ڕاستە ئەزانن محەممەد پێغەمبەری خوا بە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ یعریفونەوە کەما یعریفون ئەبناهم چۆن ئەو لای خۆیانە ناسی ئاواژە ئەزانی محەممەد پێغەمبەری خوا بە تایبەتی جوولەکەکان ئەو صفەتیان تیا بوو بەڵام لەگەڵەوەیان نوێ اعترافی پێ ناکەین شوێنی ناکەین کاتە خوای پەروەردگارمان داواکاریمان لە تۆ دوای ئەم حەمد و ستایشی کە کردمان دوایی کە ئێمە تەبەڕامان کرد لە هەموو خوایی کە خۆمان تەسلیم بە تۆ کرد و خۆمان بە عەبدی تۆ دانا و تۆمان بە تاکە خوای خۆمان زانی خوایە داوا لێکین ماخێتە سەر ڕێگەی ڕاست هیدایەتمان بی بۆ ڕێگەی ڕاست ڕێگەی ئەوانەی کە نیعمەتی خۆتێ بەسەرا ڕۆشتوون نەک ڕێگەی ئەوانەی کەوا غەضەب لێگرتوون بەوەی کە ئەزانن حەق کامەیە و شوێنی ناکەون نەش ماخێتە سەر ڕێگەی ئەوانەی کە گومڕابوون ڕێگە حەقەکە و ڕێگە ڕاستەکەیان لێ تێکچووە ئەمە سوورەتی فاتحەیە ئێمە ڕۆژی حەفەدا لەجار بەم خیتابە بۆ متارە قسە لەگەڵ پەروەردگارمان ناکەین ئەی ژوو شە بە وشە جوابمان نایەتەوە کاتێکیش کە ئەڵێ اهدنا الصراط المستقیم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين خوای گەورە جوابی ئەوەش دایەتەوە بۆ ئاخر جارە فەرمێ هذا لعبدي ولعبدي ما سأل ئەمە بۆ عەبدەکەم داوای کرد بۆ خۆی ئەوە منش دامێ هیواداری خوای گەورە لەو ڕەحمەتە بێ بەشمان نەکەم ئەم سوورەتە بکات بە نووری دڵمان بیکا بە بەهاری دڵمان هەموو ڕۆژ کاتی کای خوێنین و خیتابی پەروەردگاری پێ ئەکەین ئەمما نایەمانەوە لە بەرچاو بێت بزانین بە چ قسە لەگەڵ خوا ئەکەین بزانین بە چ گفتارێک بە چ وتارێک پەروەردگارمان ئەدوێنین و قسەی لەگەڵاکەین گەورەترین نیعمەت گەورەترین گەورەییە بۆ ئێمە کە قسە لەگەڵ خالقی ئەرض و ئاسمانەکان بکەین ڕۆژی 5 جار ئێمە چینە بەری ئەم بەم خیتابەش قسەی لەگەڵاکەین نەک هەرێک و بە ئارزوی قسەیەک هەڵ بژێر و قسە لەگەڵ خوا بکە ئەمە خوا ئەم قسەی پێخۆشە ئەمەیە کە عیلاقەی لێوان عەبدەکان و پەروەردگاری خۆیان ئەسەلمێنێت و تەنها ئەم قورئانە پیرۆزەشە کە ئەم سوورەتە نمونەیەکێتی کەیسا باسمان کرد ئینشەڵڵا لە ئەڵلقەکانی داهاتوە ئەگەر عومریار بێت و خوای تەبارەک و تەعالا یارمەتیمان بات نمونەی تری ئەم قورئانە باس دەکەین پێویستە ئینسان ئاگای لێبێ لە نوێژەکانی خەیاڵی نەڕۆ بەم لەولایە لەگەڵ وتنی هەموو ئاەتەکە ئەم معنایانە لە دڵیا کۆ بکاتەوە هەتاکو پەروەردگاری ئاوا جوابی باتەوە چونکە یەک جوابمانەوەی ئاوا کە بڵێ وەلی عەبدی ما سەئەل داوای چی کریامیتی تر ئێمەمان بەسە کە ڕوسووی دنیا و قیامەت بین لە لای خوا خوای گەورە بەڕەحمی خۆی بەسەرمان بکاتەوە ئینشاءالله بۆ قورئان بمانژێنێ و بۆ قورئانیش بمانمرێنێ و لەسەر بەنامی قورئانیش حەشرمان بکاتەوە لە خزمەت پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە قیامەتە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.